كالي كواتم من تفسيري يوم هنا رنقص بين هلوي وشرط اعلان كد دوك لهن لو رنق بالامريكا رابوسن بمن رجلي بريال وانا لو كانت صرش بنا اويا كان بس من كان زمان قال عفهم كي لبري انما بكم دابر ضروري بيعمل البرلمان صرش جرينجا كامل مثلا كنعمات بس لو ك اگر برلمان نبوه او ركن قانون اداري دولة عراقي باسي او اداري كردنا كره بلان بو كاغ نعمت برسالي هناك اگر هلي برلمان نبوه لتفسير فيدرالي وجوري فيدرالي او ركن سركداري سياسي كردو انداماني برلمان كل العراق توش اشكالي تفسير وجوري فيدرالي نابون يعني لا چه حاڵەیەش پەرانی پەرلەمان لە کوێدا لە تەفسیری بۆ دێمەلات بۆ قسە بۆ ماڕوون کێوەکەم بەست چێ بەوەی کە پەرلەمان ئەگە هەڵی نەکردوە تەفسیری فیدرالێت ئێمە توش کێشە بن دێمە لە جەرە بەڵام دوو پێوین تەلەفۆنیمان لەگەڵە کاک زیرەک یا کاک شۆڕژ مستەفا لە ڕاستیدا کاک زیرەک ئەو ماوەیەکی باش کاک شۆڕژ سەرخەتە کاک شۆڕژ مستەفا لە سلێمانی فەرموو کاک شۆڕژ شەو باش کاک شۆڕژ شەو باش فەرموو بەڵێ زۆر سپاس من بە خێرایی بە شێوەی گشتی قساکەم پەرلەمانی کوردستان لە سەرەتا هێندێک بڕیاری باشیە بۆ پێشم وایە جوڵەیەکی باشیەوە بەڵام ڕوودەوە دەبار و دۆخەکە گۆڕا بۆ کەمکردنەوەی دەسەڵاتی پەرلەمانە حکومەت بۆ حیزب واتە حیزب توانای دەست بە سەراگرتنی دەسەڵاتی گرتە دەست ئەمەش وای کرد پەرلەمان لە جوڵەیەکی یاسایی داخرا و بمێنێتەوە وەکو دامەزراوەیەکی ڕەمزی لێبێت کۆمەڵە کەسی مەشغوڵ کرد بوو بەبێ ئەوەی بتوانن بڕیارەکان بکەبێت ئەو کارەکەشی دەگەڕێتەوە بۆ حزب واتە دەسەڵاتی حزب لە کارەکاندا حزب پێشداریە کرد بۆ فراکسیۆنەکان لەناو پەرلەمان هەروە یەک شتی تریش هەبوو بۆ درێژکردنەوەی ئەو پەرلەمانە بە شێوەیەکی ڕەمزی کە من دەتوانم بڵێم ئەمان باشترێکە وەک لەوەی کە دابخرێت واتە ئەو پەرلەمانی پێشوو تەنها خاڵی مانەوەی مابوو ئەگینا هیچ دەسەڵاتێک هیچ بڕیارێکی بەو جۆرە نەبوو کە بتوانێت دەسەڵات هەبێ یاخود کاریگەری هەبێ لەسەر گۆڕانی مجتەماعەکە بەڵام من پێم وایە پەرلەمانی ئایندە بەپێی واقعەتی گۆڕاوی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ بە تایبەت لە عێراق پێویستە بگۆڕدرێ و دەبێت بشگۆڕدرێ کە دەتوانێت پەرلەمان دەوری خۆی ببینێت ئەمە هۆکاری یەکەمە کە دەتوانین بڵێن بەپێی گۆڕانکاری واقع گۆڕە خاڵی دووەمیشی ئەوەیە پەرلەمان پێویستە بگۆڕێت ئەگەر نەگۆڕێت من بە دڵنیایی ئەڵێم لە پەرلەمان کاک شۆڕژ بەشداری هەڵبژاردن ناکرێت واتە خەڵک ئێستا دەبێتە زەختێک بۆی پەرلەمان بەشداری زۆر سپاس بە پەیوەندیەکەت کاک شۆڕژ لەسەر ئەو بابەتانەی ئەو سەرنجانی کە تۆ بینێرانی تریشیان لەسەر پەرلەمانی داهاتوو یا پەرلەمانی نوێ یا پەرلەمانی تازە کە پێویستە چۆن بێ ئەڵقەی داهاتوو قسە سەر بابەتە دەکەین کاک زیرەک کەمال لە دوکان فەرموو کاک زیرەک ئەو کاتێ باش کاک جەمال ئەو کاتەی بەڕێزیشت کە هاوڕێ زیرەک ئەو کاتێ باش کاک جەمال ئەو کاتێ بەڕێزیشت فەرموو کاکە دیارە ئەزمموی سێزدە ساڵی ڕابردوو کۆمەڵێک لاپەڕی جوانی تێدایە و کۆمەڵێک لاپەڕی ناشیرنیشی تێدایە دەکرێت بڵێن جوانترین لاپەڕی ئەو مێژووە بابن هەبوونی ئەزمموێک بۆ لە کوردستان بە ڕزمی هەموو سلبیاتێکەوە وەکو نیمچە قەوارەیەک بەڵام دەکرێت ناشیرنتریشی ئەوە بوو ناشرەتیش لەو ئەزممونە ئەوە بوو بێ کە ئێمە نەمانتوانی کەلتوری بەیەکەوە ژیانی ئاشتیانە لە کوردستان بنیادمێن بەهەرحاڵ بەڵام لە هەمووی نیگەرانتر وا دیارە ئێمە لە داهاتوش دوای ئەو هەموو جۆش و خرۆش و ئەو هەموو شتە جوانانێکەوە لەلایەن جەماوەرەوە هاتە بەرهەم وا دیارە ئێمە بەردەوام دەبین لەسەر هەمانەوە ئەزمموونێک کە لە ڕابردووە بوو بە تایبەتیش کۆبوونەوەی مەکتەبی سیاسی هەردوو حیزبی بەڕێز کە ئێستامە لە شاشی تەلەڤیزیۆن بینیمان وا دیارە ئەو ئەزمموونی داهاتوش بەردەوام دەبێت و حیزب و حکوومەت حیزب و پەرلەمان لێک دەئاڵێ و لێک جیانابنەوە ئیشکالەتی ئێمە لە ڕابردووی ئەو سێزدە ساڵە نەبوونی دیموکراسیەتە بەمانە مەعریفەکەی چونکە ئەوەی هەبووە ناکرێ بڵێن دیموکراسیەت بووە دەکرێت بڵێن چەند ڕووکارێکی دیموکراسیەت بووە چونکە لە وڵاتێکە گەر دیموکراسیەت هەبێ نابێ شەڕی ناخۆ هەبێ دیموکراسیەت ئەوە نییە فرە حیزب بێ و کۆمەڵێک کەناڵی ئەعلامیە بێ دیموکراسیەت ئەوەیە دەسەڵات لەژێر سانسۆری جەماوەردا بێ خاڵێکی تر لێک جیانەکردنەوەی دەسەڵاتەکان بۆ لە مێژووی ئەم سێزدە ساڵەیە بەهەر حاڵ کاک جەمال زۆر لەو خاڵە نامێت کاتی خەڵکی تر بگرم بەڵام ئەوە دەڵێم ئێستا ئێمە لە کاتێکدا ئەوە دوو مانگ و نیو بەسەر هەڵبژاردندا تێپەڕی تا ئێستا پەرلەمانی کوردستان کۆ نەبووە ئەمەش مەترسیەت
زۆر گەورەیە بۆ سەرداهاتوو کەوای لێدێ هیچ احتیبارێک بۆ هەڵبژاردن نامێنێ کەوای لێدێ هیچ احتیبارێک بۆ ڕایگررتی لە کوردستان نامێنێ دوو خاڵێکی تر من پێم وایە بە تایبەتی هەردوو حیزب کە باسی دەکەن یە خستنەوەی هەردوو ئیدارەیە کات زەمەل ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە ئەم دوو ئیدارەی شەرعەتی نەماوە لە ڕووی قانونی لەبەرەوە دەبێ ئەمە باس بە یەکەوەلانی حکوومەتی کوردستان بکەین حکوومەتێکی تەرانسەری کە بەداخەوە یعنی تا ئێستا زۆر شتێ بەو شێوەیە بۆیە مشتەکەم لەوەدا سەر دەکەمەوە ئەزمموی ڕابردوومان لاپەڕی ناشیدنی تێدا بوون بەڵام بەداخۆ ئێمە لە مێژوداوایی زۆرمان لاپەڕ جوانەکان بۆ خۆمان دەبین کەسیشمان خۆمان ناکەین بە خاوەنی لاپەڕە ناشیدنەکان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ئەمە نادەکەم داهاتوو وانە بێت گەر داهاتووا بێت دەبێتە مەترسی و زۆر سپاس زۆر سپاس هاوڕە زیرەک بۆ پەیوەندیەکەت کاک بەر لەو بچینە سەر قسەکردن سەر پەیوەندیەکان کاک نیعمەت پێشتر کاک نورەدین سەرنجی زۆریدا لەسەر پەرلەمان و خاڵی فیدرالەتەکان بیرە بەس دوای ئەوە دێمۆلات سەرنجی زۆریدا لەسەر پەرلەمان و تۆکو ئەندام پەرلەمانێک لە باوە 30 ساڵدا یعنی تا چەند پێ دوای ئەو تیبینیانە جددین بەڵێ ئەوەکو باسمە کردێەوە نکۆلی لەوە ناکرێ ئەو کەم و کوڕیانە هەیە زۆر شت هەبوو و زۆر وەکو پەرلەمان وەکو ئەندامی پەرلەمان وەکو دەستگای سەرۆکاتی پەرلەمان ئەنی هەر ئەوە نەبوو بڵێ ئێمە حزب هەموو شتێک بوو نەی ئەو سانسۆرێک بوو وا بکەن و وامەکەن چکە دەیان و سەدان بڕیار هەبوو پەیوەندی بە سیاسەتی حزبیش نەبوو ئەسڵان بەڵام ئێمە مشکلەی پەرلەمان لەوەدا بوو لە کۆبوونەوەکانی پەرلەمان ئەو کۆبوونەوەی کە دەکرا زۆربەی زۆر لە ئەندام پەرلەمان بەڕێزەکان ئەو قسانەی کە ئێستا جەنابەت دەیکە یاخۆ زۆر کەسی کە دەیکە هەموو لە پەرلەمان باس کراوە هەموو تەکیدی لەسەر کراوەتەوە هەموو بە دەنگ جاروە بە هەڵدەستاینەوە کە ڕێشی باش بوو لە بەرژەوەندی کورتاگی لەگەڵ بەڵاوانی لەناو باس کرا ئەوانی لەناو پەردەتەوەی بڵێ بەڵام ئیعلام باسی نەکردو ئێمە مشکلمان ئەوە بوو ئەو ئیعلامەکە ئێستا لە پەرلەمانی عراق دەبینین ئیعلام ڕاستەوخۆ کۆبوونەوەکان شانەدا یان لە زۆر شوێنێکە پەرلەمانی کوردستان ئەو کەم و کوڕێ هەبووە ڕاگەاندن دەوری خۆی نەبینەوە ئەمە خەتای دەگەڕێتەوە خەتای ڕاگەاندن بێ خۆ ڕاگەاندن هەموو لەناو هۆلی پەرلەماندا بوون یعنی پەرلەمان ڕێگای داوە خۆی ڕێگای داوە چکە هەموو تەزیلیان کردووە زۆر کەسە بۆ بەشێکی پیشاندەوە بەشێکی پیشان نەداوە بەڵام باشە تۆ باسی ئەوت کرد بم بوورە کاک باسی ئەوت کردکە ئەو مناقەشانێک کە خەڵک دیکاوە ئەوسە کاک نوردین باسی کرد کاک نووری باس کرد ببوورە هەمووی لەناو پەرلەماندا باس کراوە بەڵام فەرقێکەیە لەناو پەرلەماندا کە باس بکرێت دەبێت باس بکرێت بۆی قەراری لەسەر بدرێت بەڵام ئێمە کە باسی دەکەین بۆی چاسە بکرێمە باسی دەکەین وەربڕی گلەیە و ڕەخنێ و تێبینی و حەق خۆمانە باسکەین بەڵام بەسم ئەوە کەواتە جیاوازی هۆڵی پەرلەمان لەگەڵ هۆڵەکانی خەڵکی تر کە دانیشتون لە ماڵێ دانیشتون دوای ناخوادن مناقەشیان کردووە لەسەر شەڕی ناوخۆ لەسەر ئەو پێویستەوە بکە پێش جیاوازەکان چیە؟ خۆی ئێمە یەک نمونەت بۆ دێنمەوە ئێمە لە پەرلەمانی کوردستان نزیکەی چل لە ئەندام پەرلەمانی کوردستان داوایان کرد و بە ڕسمیش ئەم داوایە بەرز کراوە بۆ هەردوو مەکتەبی سیاسی حیزبک پارتی وێچێتی کەوەها دەبێ بە زووترین کات ئاناوەڕۆ کەشی دیارە دەرێ ئەگەر بێت و یەکیان نەگرتەوە ئەو دوو ئیدارەیە پەرلەمان باوەڕی خۆی لە هەردوو ئیدارە بسێنێتەوە ئەمە داوای ئەمە چواری 2004 باشە 2005 ئەی بۆ نەتانسەندەوە ئێمە وەکو باسم کرد شێ ئەسێنێتەوە خۆمە ینی قابل ئێمە بچین شەڕ بکەین بچینە مەیدان لە هەردوو حکوومەت و هەردوو حزب ینی خۆی ئەمە شتێکە ینی پەرلەمان ئیشی ئەوەیە دەبایە جەماوەەر بێ دەنجی خۆی بخاتە پاڵ دەنجی پەرلەمان هەوڵی بدا بایە خۆپیشاندان و گەلێک ڕێگایکە هەبوو کەوها پژگیری لە پەرلەمان کەواتە کاگ نووری پەرلەمان هەوڵ و حاولاکانی خۆی کردو بەڵام ڕاستیدا ئیعلام ڕۆژنامەنووسان کە تۆش ڕۆژنامەنووسێکی بوون بوونە ڕۆژنامەنووسان و ڕاگەاندن کورتی هێناوە لە ئاسپەرلەماندا و کۆمەلگای کوردی بەرپرسە لە هەندێکم کورکەناوان نەهاتونەتە سەرجادە و ڕێپیوانیان نەکردەوە دەنجی خۆیان نەخسۆتە پاڵدەنجی پەرلەمان وڵی من لەو ڕێیە 100% دژی ڕایەکی مامۆستا نیعمەت با 100% دژ بۆ ئێمە بە درێژای ئەو ماوە زۆرەی کە پەرلەمان بە هەردوو فراکسیۆنیەوە بە هەموو فرەڕەنجەکانیەوە کۆبوونەوەی خۆی دەکرد دەستگاکانی ئەعلام هەواڵەکانیش و کۆبوونەوەکانیش هەگواسەوە بەڵام تۆ پرسیار لەوە بکە بۆ کاتێک کێشە لە ناو
پەرلەمان یا گفتوگۆ داهاتە سەر بۆ جێ هەرێمی کوردستان بۆ جێ گشتی هەرێمی کوردستان داهاتە سەر کێشەیەکی حساسی سیاسی بەرژەوەندی یاخود بڕیارێک کە لە دوو مەکتەب سیاسی وەگوازکردنەوە داوا لە دەستگاکان ڕاگەیان نەکرا بچێنە دەرەوە وەرە فەرمون لە هەموو پرۆتۆکۆڵەکان لە هەر کاتێکدا دانیشتەکان گەیشتنە خاڵی حساس کە کەواتە ئەنی ئەوەی مشکلە هەرێک گەورە لە پەرلەمانی کوردستان نەبوونی شەفافیت بوو لە مابینی ڕای شەقام و پەرلەمان خۆیدا لەسەر شتە لاوچەکان تۆ پەرلەمان بەرپرسەوە پەرلەمان بەرپرسە بەخۆی بۆن من لە شتە حساسەکان کە پەیوەندی بە چارەنووسی منی هاوڵاتیەوە بووە ڕاگەیان دەکەوە ئەگەر مەجارم بدە من بۆ ئەوەی تێکەڵ با دوو شتێکەڵ دەکەین کە گوتێت پەرلەمان واتە هەمووی پرۆسەی دیموکراسی کوردستان ناگرێتەوە پەرلەمان هەڵبژان بەشێکە لە پرۆسەی دیموکراسی بەشێکی جزێکی بچووکە کۆمەڵێک بواریتکە هەیە ڕەنگە لە هەندێک بواردا ئەزمموی سیاسی کوردستان باش بێ بەڵام مەقسەد لەسەر پەرلەمانەکەین پەرلەمان فەشەلی هێنا پەرلەمان ئیفلیس بوو پەرلەمان جەستەیەک بوو ئیرادەی نەبوو لە بەرامبەر گوتارێک کە لەسەر خۆی ئاراسیەکە ئەمن یەک تەنها لە یەک شتەوە دەست پێکەم مامۆستا نیعمەت ڕەنگە جەنابی بۆ خۆی ئەو سوێندەی خواردبێ لە بەردەم سوێند بەخوای گەورە دەخۆم کە پارێزگای لێچێتی گەل و خاچی کوردستانی عێراق و بەرژەوەندی باڵەکانی بکەم ئەو سوێندە بوو کە هەموو ئەندام پەرلەمانەکان خواردتان لە شەڕی ناوخۆ کامتان دەسۆزم بەرامبەر سوێندەتان ئێمە ئەندام پەرلەمانمان دی بیکەسی لەسەر پیل بوو شەڕێک لە بەرەکانی شەڕی ناوخۆ ئێمە ئەندام پەرلەمانمان بدی بەیانیان لە دانیشتەکەی و بە حسابی واران نەسوو لە سەنگەرەکان قیادی عسکەری شەڕەکانی ناوخۆیە کرد ئەوە کام سوێندەکە ڕەنگە هەمویان نەبن من شتەکان تەعمیم عەفوم دەکەیت بەڵام تۆ تێوڵێ پەرلەمانەکە و بەڵگەی ئەوەیە کە پەرلەمانیشی فعال نەبوو زیندوو نەبووە بەس تۆ ئەوەش لەبێ نەچێ ینی ڕاستە ئەو خەلەلانە هەبووە ئەو شتانە هەبووە بەڵام لە عینی کاتیش لە سەرەتای دروستبوونی شەڕی ناوەخۆ پەرلەمانی کوردستان دەوری ناوبژیوانی زۆر بینیوە زۆر هەولی داوە لەگەڵ کەسایەتی لەگەڵ پیاوانی ئاینی چوونەتە جەپەکانی شەر تووشی کێشە بووینە تووشی ئەزیەت بووینە تووشی خۆتۆڕ لێکردن بووینە و هەروە 59 ئەندام پەرلەمان 101 ڕۆژ پەناگیریان کردووە لە هۆڵێک لە هۆڵەکانی پەرلەمان کە ئێستاش هۆڵەکە بەناوی پەناگیری ناودەرێکە دژی شەڕی ناوەخۆ پەرلەمان لەو ڕێگایە بەو ڕێگایە دەتوانێت ئیش بکات لەن هەرەوەتان پێکراوە ئەوە پێکراوە زۆر ینی تەوسیات و زۆر مناقەشاتی کە لە پەرلەمان کراوە پێم باش لەوەی داوای لە بردێک لە کێشەی مەسەلەی کە باسی لە فێدراڵێتمان کرد ئەو ڕۆکە بڵێ یان تۆ پێشتر باسی ئەوت کرد کە پەرلەمان کەم و کوڕی هێناوە لە مەسەلەی فێدرالیژە ئێمە باس لە ڕۆشنی دەخیاسایەکانەکەین ئەو ڕۆیە کە ئێمە دەرەنجامەکانی ئەچینەوە مەسەلەن لە بەرگەیەشی سەبارەت دەها لە بەیاننامەکەی خۆی کە لە پرۆتۆکۆلەکان بەرجی سێمی ساڵی 92 چاپی 1970ەوە هاتووە کۆتایی بەیاننامە ڕاگەیان نیەشێتی فیدرالی ها بەیاننامەی من لە کۆتاییەکەی بدات باسی سیستەمی مێژووی تێکۆشانیگەری کوورد دەکاتەوە وەزع سیاسیات پێش و دوای بەوە کۆتایی دەنیاڵێ لەسەر بنچینەی فیدرالی لە چوارچێوەی عێراقیشی دیموکراتی پەرلەمانیدا کام فیدرالیێت فدرالیەتی جغرافی ئەوە نەسی ئەوە لە پرۆتۆکۆلەکان کام فیدرالیەت ئەو تەفسیرەی کە نەتوانرا بکرا لەوێ لەسەر ئەساسی ئیداری فیدرالیەکە لەسەر ئەساسی جوگرافیە لەسەر ئەساسی نازان مێژووی و هەتا دوای کەەوە زیاتر ئیشی خەڵکی قانونەکانە ئەو ڕۆکیە بەری کێشەکانی ئێوە ڕوبەڕووی ئەندام پەرلەمانەکانی کورد دەبێتەوە لە عێراق ڕوبەڕووی سەرکردای سیاسی کورد دەبێتەوە لە داڕشنەوەی جارێشکەی سەر لە نوێی داڕشنەوەی پەیوەندی هەرێم بە مەرکەزەوە کە بۆ نمونە هەتا هەموو حزابانی عراقی ئەوەی کە پێش ناومانی باشە بەڵام پەرلەمان مولزەمە بۆی کە دەستورێک و ینی فدرالیت بۆ شێوە ڕوونکاتەوە بەڵێ تۆ مادام یاسادانەری مادام تۆ دەڵی دەسەڵاتی یاسادانان یاسا ڕەنگە کون و کەلەبەری زۆری هەن وەک ئەڵێن حیلە شەرعی زۆری هەن وەک لە ئاینیش کۆمەڵێشتی وا هەیە تۆ ڕەنگە من تەفسیرێکە بۆ نمونە باشترین دەلیل کاک زەمەد ئەوڕۆ هەموو حزابی عراقی ڕەنگە تاکوتەران نەبێ هەمویان ئەڵێن ڕەنگە باخر ئێمە ئەو جۆرە فیدرالیەتی ئەوان باسییان کردووە هەر هەمویان باسییان کرد کاکە دوای ئەشەری ئازادی عێراق هەموو حزب سیاسەکانی عربی لە بوراری هەمویان کۆکن لەسەرەوەی کە کورد فیدرالیت بەڵام کام فیدرالیت کە کاک نیعمەتیانی ئێوە لە پەرلەمان کوا پرۆژه یاساییەکەتان بۆ ڕۆژێکی ئەوڕۆ ئەوەی دەڵێن بەغەڵەت نەچوو بووم يعني إنني سبي بروجي راشي شوية كوا أو بروجي ياساي كي ونسيت أنا فيدرالي تنبول الرؤية ياساي كأيو خد ضلي تامز رابيشي تشجيعين كوا لبولا فيدرالي فيدرالي ككات خوي راجعين بس إعلان يكبو يعني أما بروسيشي سياسي كان أم يشب كان هو ما قانون دانا قانون فيدرالي سيا مرام إما لبرلمان كردستان دو إشي زور جرينج ماكرو الصراحة أو هم إشاني كالرؤية ياساي يعني باسكين دوو پرۆژەی دەستوری
گەڵانە کراوە وەکو پرۆژە لە پەرلەمانی کوردستان دەنجی لەسەر دراوە و پەسەند کراوە وەکو پرۆژە کە هەموو کەس دەزانێت پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان و پرۆژەی دەستوری کۆماری عراقی فیدرال ساڵی 2003 کە هەموو حزبەکانیش تەمان گەڵاڵی ئەو پرۆژیان کرد و دوای هاتە پەرلەمانیش ئەم پەرلەمانە ئەم ئەفوان ئەو دەستورێکی زۆر ڕێک و پێک و زۆر بە فراوانی و بە قوڵی چوتە ناو باسەکانی فدرالیەتیش ینی وەکو فدرالی خۆی چیە خۆی نیزامێکە فدرالی چیە خۆی بابەتێکە مەوزوعێکە ینی شێوەیەکە لە شێوەکانی حکم ئەمە باسی ئەوە دەکات بەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دەسەڵاتەکانی سەرۆکی حکوومەت و سنووری کوردستان و باسی هەموو ئەو شێوانە دەکات بۆ پرۆژێکە بۆ عێراقتان نووسیوە پێشکەشتان کردووە ئەم پرۆژەیە بەڵێ ئەم پرۆژەی ئەم دوو پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان و پرۆژەی دەستوری کۆماری عێراقی فیدرالی ئەمە پێشکەش بە ئەنجومەنی حکمیش کرا کاتخۆ مەجلیس الحوکم لەوێ دەراسە کراوە و ئەو قانونی ئیدارەی دەوڵەی عراقی ئەمەیان لە 170 زیاتر لەو پرۆژە وەرگیراوە کەواتە ئێوە نەخێ پرۆژەتان نووسیوە و پرۆژە هەموو بۆ فیدرالی دەوڵەت بۆ عێراقی ژەوان سوودیان لەوە وەرگرت کاک نووری دێمەلات بۆ بۆی ڕاکانی تۆ بزانین سەر بابەتە بەڵام دوای ئەو دوو پێوەنی تەلەفۆنی بمبورە کاک ئاراز محەممەد لە بەلجیکا فەرموو کاک ئاراز ئێوارەتان باش ئێوارە باش کاک ئاراز سڵاو بۆ جەنابەت کاک جەمال زۆر سپاس و بە خێراتنی هەردوو میوانە بە ڕێزەکانت دەکەم کاک جەمال پەرلەمانی کوردستان هیچ دەسەڵاتی نەبوو چونکە میلەتی کورد زۆر دەستکەوت هەبوو جێبەجێ بکات بۆ گەری کوردستان بەڵام خۆمان لە ناو یەکدا ڕێک نەبووی و ئەگەر برایەتی و تەبایی هەبێ ئەوە بە ئامانجەکانمان دەگەین و هەتا شەڕەپەڕۆژ هەبێ ئەوە هەر دەگەڕێینەوە بۆ دواوە و ئومێدەوارم کە پەرلەمانی کوردستانی داهاتوو قەرارەکانی بەقووەت بێ و داوا دەکەم قەرارێ دەربکات کە کەس پەڕۆ هەڵ نەگرێ بەڵام ئاڵای کوردستانی پیرۆز و ڕەسمی هەردوو سەرۆک تاالبانی و بارزانی بە یەکەوە بەرز بکەنەوە ئەوە سەرکەوتن دەێنی و زۆر سپاس زۆر سپاس کاک ئاراز بە پەیوەندەکەت کاک باست لە سلێمانی فەرموو کاک باست ئێوارەتان باش ئێوارە باش کاک باست زۆر سپاس مەبەستم بوو بزانم دەنگم هەیە یان ناکەمان وەڵای من حەزەکەم یەکشت بڵم من ساڵینەوە دوو سەرەتای ئیشکردنی پەرلەمانی کوردستان بۆ ئێمەوە ڕاگەیاندنی یەکێتی لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەوە زۆر بە گەرمی داوامان کرد کە هەموو دانیشتنەکانی پەرلەمان بۆ خەڵک بڵاو بکرێتەوە لە ڕاستیە هەر پێم وایە مانای پەرلەمان واتە ماڵی گەل ماڵی خەڵک واتە ئەوان نوێنەری خەڵکن مەفروضیشە خەڵک ئاگای لە هەموو ئیش و کارەکان بێمە داوامان کرد هەموو دانیشتنەکانی پەرلەمان بڵاو بکرێتەوە لە ڕاستیە بە لە ماوەی سێمانگی یەکەمی کۆبوونەوەکانی پەرلەمانە تەنیا یەک دانیشتنی پەرلەمانیان واتە کاسێتەکانی یەک دانیشتنی پەرلەمانمان پێگەیشت و بڵاومان کردەوە پێم وایە دەنگانەوەی زۆر باشی هەبوو چونکە خەڵک ئاگای لە هەموو گفتوگۆ و مناقەشەکانی ناو پەرلەمان ئەبوو و ئەیزانی لە ناو پەرلەمانە چی ڕوئەدا پێم وایە لە دووسێ کۆبوونەوەی پەرلەمان زیاتر هیچ کۆبوونەوەی کە پەرلەمان بڵاو نەکرایەوە دیارە ئەو کۆبوونەوەی کە بڵاویشکرانەوە لە ڕاستیا بە تۆمارکراوی بڵاوکرانەوە نە بە ڕاستەوخۆ مادام ئێمە لە بەردەم پەرلەمانێکی داهاتووی کوردستانین لە ڕاستیا هەقێتی زۆرترین ڕەخنە لە پەرلەمانی پێشوو بگرین بۆ ئەوی پەرلەمانی داهاتوو پەرلەمانێکی لە ڕاستیا بە مانای وشە پەرلەمان یان ماڵی میلەت بێ پێم وایە هەر خۆی بڵاو نەکردنەوەی کۆبوونەوەکانی پەرلەمان لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە وەلانی کەم بە ڕاستە و خۆ ینی جگەلەوەی کە پێویستە پەرلەمان لە ڕاستیا بۆ خۆی کەناڵێکی رادیۆ و تەلەڤیزۆندانێ هەموو دانیشتنەکانی خۆی ڕاستە و خۆ بڵاوکاتەوە ئەو بەڕێزەیە گەر لە ماڵەوەستە تەلایتی هەبێ کە بەناو کەناڵەکان ئاڕوا یەک دوو دانە شوێن هەیە لی نووسراوە پەرلەمان ئەوەنەی من ئاگام لێوە پەرلەمانی ئیتالیا خۆی کەناڵێکی تایبەت بە خۆی هەیە لە سەتەلایت شۆ بڵاویەکاتەوە نە لە تەلەڤیزۆنی لۆکاڵ و یان رادیۆوە لە سەتەلایتەوە هەموو دانیشتنەکانی بڵاوەکاتەوە هەر کۆبوونەوەیان هەبێ یەکسەر ئەچێت لەوانەیە
هەندێک کۆبوونەوە پێویستکە لە ڕاستیا بۆ خەڵگت نەبێت کۆبوونەوەی نهێنی بێ زۆر ئاساییە بەڵام ئەکەت هەموو کۆبوونەوەکانی پەرلەمان ڕاستەوخۆ خەڵک بزانێت چی تیا ڕوایە ئەوە خاڵێکە بەڵێ کاک باس من پێم وایە تا ساڵی 94 ئەگەر ئێمە بڵێن پەرلەمانیشمانە بۆ تا ساڵی 94 ئاساییە بڵێن بەڵام پێم وایە لە دوای ساڵی 94 ئێمە شتێکمان نەبووە ناوی پەرلەمان بێ ئەگەر فێڵ لە خۆمان نەکەین یان خۆمان لە هەندێک شت بێدەنگ نەکەین لە ڕاستیا پەرلەمان نەماوە لە دوای ساڵی 94ەوە ئێمە لە ماوەی ساڵێک و تقریبەن هەژمانێک پەرلەمانی کوردستانە بووە هەندێک بڕیاری زۆر باش لەو فترەیە ئیراوە منیش دڵنیام بەڵام لە دوای ئەوە شتێک لە ڕاستیا شتێک بە ناوی پەرلەمان نەبووە کاک باست ببوورە کاتی بەرنامەکە بەرە و کۆتایی دەچێت بەڕاستی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت و بۆ سەرنجەکان دواتر لەگەڵ کاک نێمەت پێچوانەی قسەکانی پێشتر کاک باست سەرنجیدا وەکو کەسێکی ڕۆژنامەنووس لەو کاتەکە هەوڵی دا بەڵام دەمەوێت تۆ قسە لەسەر بزیاتر لەسەر مەسەلەی دەرەوێت کە کاک نەمەدوتی پەرلەمانی پێشوو پرۆژێ دەستوریشی بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق لە 29/5/2000 لە 5/2/2003 پێشکەش کردەوە تێیدا مەسەلەی فیدرالی ڕوونکراوە. بەڵێ بن پێم وایە شتێک شارەوانی هەر ئەو ڕۆک ئەگەر تەماشەی بیان ئەو ژمارەی پێشوی چاودێر دیدارێکی ڕاستەوخۆ دیدارێکی دوور و درێژ لەگەڵ بەڕێزانە ڕەوف کراوە کە بۆ خۆش شارەزای لە بواری دیاسای و دەستوری قسە لەسەرواکە ئیشکالیاتەکان هەر بەخۆی لەوێن یعنی تا ئێستا پرۆژە هەیە بەڵام تەفسیرەکەی فیدرالی نییە زۆر و نوعەتی فیدرالیەکە دیار نییە زۆر و شێوازی پەیوەندی نێوان سنتەر و هەرێم هەتا ئێستا دیاری نەکرا ئەو فیدرالیە کارژێریە بێ ئەو فیدرالیە نازانم ئیدی جوگرافی بێت هات ئەوە ئێستا ئەو چێشەیە کە ئەندامانی پەرلەمانی کورد لە عێراقدا بەدەستیەوە ناڕێنن ئەوە کە من پێم وایە سەرچاوەشە سێگرێک هەک زەمان بەڕاستی من ناچارم قسەیە بکەم سەرچاوەوە ئەگرێ بەداخەوە زۆربەی ئەندامان من ناڵێم ها زۆربەی ئەندامانی پەرلەمان ئیشکالێک لە ڕووی لێهاتووی و پسپۆری و شارەزایی بەڕاستی زۆر دەگمەن ئەو مەجاالێتیدا مەسەلەن زۆربەی ئەندام پەرلەمان لەسەر ئەساسی ئەوە کوڕی فلان شێخە کوڕی فلان سەیدا کوڕی فلان مەلایە کوڕی ئەوە ئاغایە ئەوە سەرۆکی فلان هێوزدا یعنی کۆمەڵێک خەڵک لە ناو ئەو پەرلەمانە کۆبوونەوە کە ئەلفوبایەکە لە یاسا نازانی نەکە لە یاسا ڕەنگە لە زۆر مەجالی تر بەڵام باشە پەرلەمانی ژنەی یاسایی هەیە بۆ یاسا داڕێژێت بەڵام هەر یاسانی لە مەجای ئابووری کاکە تۆ کوردستان لە فترەی تەمەنی پەرلەماندا بە گەورەترین خێران ئابووریەکان تێپەڕی ڕاستە بە بڵۆقی ئابووری هەبوو نازانم چێ بەڵام بۆ نمونە تا ئێستا یاسای بازار ڕێک نەخرا بۆ ینی تۆ بازارێک تێشێ خەڵاتەوە بڕاو لە هەولێر بازاری شێرە ناوسلێمانی ینی مەبەستم تا ئێستا پەرلەمان قسەی کات لێرە بازاری ئازادە و نازانم چێ ینی پەرلەمان تەواصلی نەبوو لەگەڵ خەڵک لە ئەباری اقتصادی کۆمەڵایەتی ئەگەر عەفوم بکەی کاک نامەد بە قسەکانی خۆم تەواو بکەم ینی خەریکە بەداخەوە ئێستاش هەمان شت دووبارە بێتەوە یعنی لە پەرلەمانی ڕابرد و قسە لەسەر پاکسازیەکە کەچی ئێستا بەداخەوە ینی مەبەست نییە ئێستا بێمەسەوە بەڵام بۆ نمونە کەسانی نەشارەزا کە پێشتر هەبوون ئەوانە ئاهەن بەڕاستی لەناو ئەو دەستگایەکە نوێ نەدایەتیم بکاتن ڕەنگە یاساناسێکەوە بێ بەڵام یاساناسێک بەتەنیا باتەقای هەموو شتە ناکات تۆ ئەگەر زۆر جا پەنایان بۆ نمونە دژنێ زمانەوانی لە ئەوە لە پرۆتۆکۆلەکانی خۆی لەسەر کۆمەڵێک چەمێک گوتی خەڵکی پسپۆری لە ڕووی زمانەوانی گوتی دەبێت پەنا بین بۆ کۆمەڵی خەڵک لە دەروی پەرلەمانن لە ڕووی زمانەوانی هاوکارمان بن و نازانم ئەگەر پێشتر کۆمەڵی خبرا کۆمەڵی تااقات کۆمەڵێک شارەزای لە بەرچاو جیرابە ڕەنگە یاساکان بە شکلێکی جوانتر وە بەڕوونتر وە بە تەفسیریتر داڕژان کە تەفسیری جیاواز هەڵنەگرن بۆی ئەوڕۆکە گروپی عەرەبی بەرامبەر من تەفسیر لە بەرامبەر فێدراڵیەتی دروستەکە کاک جەمال دەمبوری من بەڕاستی هەستەکەم لەوەی لە کۆمەڵێک کێشەی سیاسی کاکە من کە قسە لەسەر پەرلەمانەکەم ئەو نەیتوانی کۆمەڵێک کێشەی زۆر چارەنووس لەو فترە زەمانیا کاک عەبدوڵاز قسەی زۆر جوانێکی تا 94 پەرلەمان هەیە یعنی مەسەلەن لە باسی فیدرالیمان کرد باسی شەڕی ناوخۆ کە هەڵوێستی پەرلەمان و کۆمەڵێکش دیار بوو کە مەسەلەی زۆری تیرۆر ئەندام پەرلەمان حەسانی هەبوو و بەگوێرەی بەرە پرۆگرامەکانی ناوخۆی ئەوەی حەسان هەبوو بەڵام لە فترەی زەمانی زۆر کوردە ئەندام پەرلەمان هەبوو تیرۆر کرا شەهید کرا بێ ئەوەی پەرلەمان ڕاستە ڕەنگە ناڕزای دەربڕیبی بەڵام دواتە قڕوقەپی لێکرا بۆ نمونە ینی تۆ نەتوانی بەندەکانی خۆت ئەندامەکەی خۆت حەسانی ئەندامەکەی خۆت بارێزی من نێک پرسیاتر ها بیستنە لە مامۆستا نعمەتەکەم مامۆستا نعمەت تۆ پێت وایە درێژکردنەوەی پەرلەمان لە بەرواری ساری 3/6/95 بۆ 2 ساڵ شەرعیە وەڵامی لێرگا ئەو پرسیارەوە تۆ ئەندام پەرلەمانی بورە کاک نوری بە قسەکانی خۆی ئەم باسی ئەوما کرد پێشتر ئەم درێژبوونەوە درێژبوونەوەیکی شەرعیە تاوان
چۆن تۆ چی ینی چی لەبەردەستایە یا خۆت